بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 13. لاپەڕا 13 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. بەراورد بکە هێمای بچووکترە لە یان گەورەترە لە یان یەکسانە بە لە شوێنی دابنێ. کاتە ئەمن دەبی بەراورد کەم. لێرە پرسیاری 5 دوو ژمارەم هەیە. ژمارەکان لە خشتەی خانەکان دانراینە. لێرە خانەی یەکان، ئەوەش خانەی دەیان. ژمارەی یەکەم 92. ژمارەی دووەم 83. ئایا 92 گەورەیە یان 83؟ ئەمن یەکسەر دەچمە لای گەورەترین خانە لە لای دەستی چەپ کە خانەی دەیانە. دوو ژمارەکانی خۆم بەراورد دەکەم 9 و 8. 9 گەورەیە یان 8؟ 9 گەورەیە، کاتە یەکسەر ڕادەوەستم پێویست ناکە خانەی یەکان بەراورد بکەم، چونکە 9 گەورەترە لە 8، کاتە هەموو ئەو ژمارەیە 92 گەورەترە لەو ژمارەی 83. یەکسەر دەنووسم گەورەترە لە، چونکە 92 لێرە هەیە، گەورەترە لە 83، ئەوها گەورەترە لە، دەنووسم لە مابەینیان. خینەوەکەی کووە؟ 92 گەورەترە لە 83. یان ئەگەر بمەوێ ئەوها بیخینەوە لە چەپ لۆ ڕاست 83 گچکەترە لە 92. بەڵام خینەوەی کوردی هەمیشە لە ڕاست لۆ چەپ. لە ڕاست لۆ چەپ کەواتە ئەو هێمایە گەورەترە لە، چونکە لایەکەی کە کرایتەوە، ئەو هێمایە لایەکەی ئێرە کە کرایتەوە بەرامبەری ژمارە گەورەکەیە. ئەو لایە تیژەکە بەرامبەری ژمارە بچووکەکەیە. ئەوە بەراوردم کرد. ئێستا پرسیاری 6 ئەو جارەی خانەیەکانم هەیە، خانەی دەیانم هەیە و خانەی سەدانیشم هەیە. ئەو دەچم هەمیشە لە دەستی چەپ خانەی سەدان لێرە گەورەترین خانەیە بەراورد دەکەم. لێرە 1 لێرە 1 یەکسانە. ناچارم بچمە خانەکەی دیکە. خانەی دەیان لێرە 0 هەیە، لێرەش 1 هەیە. 1 گەورەترە لە 0 یان 0 گچکەترە لە 1، کاتە یەکسەر دەزانم ئەو ژمارەیە بچووکترە. بچووکترە ئەو ژمارەیە بچووکترە، چونکە گچکەترە ئەو ژمارەیە لە ژمارەکەی دی دەنووسم 101، ئەوها بچووکترە لە 110. ئەو هێمایە بچووکترە لە مابەینیان. پرسیاری 7 دیسان 3 خانەم هەیە، یەکان دەیان سەدان. ئەمن دەچم سەدان بەراورد دەکەم. لێرە 4 لێرەش 4 4 وەکو یەکە. ناچارم بچم خانەی دەیانیش بەراورد بکەم. لێرە 2 هەیە، لێرە 3 هەیە. یەکسەر دەزانم دووەکە گچکەترە لە 3، کەواتە ئەو ژمارە هەمووی 4 2 8 بچووکترە، گچکەترە، کاتە 4 2 8 بچووکترە لە 4 3 8. ئەو لای هێمایەکەی بەرامبەری ژمارە بچووکەکەیە، کەواتە دەزانم 428 گچکەترە لە 438. پێویستی نەکرد خانەی یەکان بەراورد بکەم، چونکە یەکسەر زانیم لێرە کام ژمارە گەورەیە. ئێستا پرسیاری 8 لە خانەی دانەندرایە 629 و 631. ئەمن بەخۆم دەچم یان لە خانەی دادەنێم یان ژمارەکان ئەوها دەنووسم بتوانم بەراورد بکەم.
629 وەش 31 ئەوها خانەی سەدان لەگەڵ خانەی سەدان بەراورد دەکەم هەردووچیان شەشە وەکو دەبینین هەردووچیان شەشە کاتە دەچم خانەی دەیانیش بەراورد دەکەم ئەو خانەی ناوەندێ 2 و 3 بەیەکەوە بەراورد دەکەم چونکە 3 گەورەترە لە 2 واتە ئەو ژمارە کەسکە بچووکترە لەو ژمارە سۆرە کاتە 629 بچووکترە لە بچووکترە ئەوها دەنووسرێ 629 گچکەترە لە 631 ئەگەر بەهات بە ئەوها بە ناچار بووم ئەو هێمایە ئەوها بنووسم 631 گەورەترە لە 629 بەڵام چونکە لێرە ڕیزکردنەکە 629 یەکەم جار نووسرایە لە دەستی ڕاست کاتە دەنووسم بچووکترە لە خانە بە خانە لە چەپەوە بەراورد دەکەم پرسیارینەوە بە هەمان شێوە بەڵام لێرە ئەمن 4 ڕەنووسم هەیە واتە خانەی یەکانم هەیە خانەی دەیانم هەیە خانەی سەدانم هەیە خانەی هەزارانیشم هەیە دیسان لێرە یەکان دەیان و سەدان و هەزاران کاتە ئەم دەچم دیسان لە هەزاران دەست پێ دەکەم بەراورد دەکەم 2 4 1 2 2412 یەک خانەکان بەراورد دەکەم وەکو دەبینین هەمویان وەکو یەکە خانەی هەزاران هەردووچی دووە خانەی سەدان هەردووچی چارە خانەی دەیان هەردووچی یەکە خانە یەکە هەردووچی دووە کاتە ئەو دوو ژمارانە چنە یەکسانن کەس لە کەس هیچیان نە گەورەترە نە گچکەترە ئەو دوو ژمارە دەنووسم یەکسانە کاتە لێرە لە مابەینیان دەنووسم یەکسانە نە گەورەترە نە گچکەترە پرسیاری دا لێرە ئەو پرسیارە زۆر گرنگە پرسیاری دا لەبەر چ گرنگە 894 و 2139 ئێستا ڕوونی دەکەم کە تەمەشا دەکەم ئەو ژمارەیە لە 3 خانە پێکاتێ 3 ڕەنووسە 4 و 9 و 8 بەڵام ئەوە 4 ڕەنووسە کاتە پێویست ناکە خانە بەراورد بکەم یەکسەر دەزانم ئەوەی ژمارەی ڕەنووسەکانی زۆرتر بوو ئەو گەورەیە کاتە ئەو ژمارە گچکەیە ئەو ژمارەش گەورەیە چونکە ئەوە 4 ڕەنووسە ئەمن نابی بچم ئەوها بەراورد بکەم 2 لەگەڵ 8 ئەوە هەڵەیە دەبی ئەوها بەراورد بکەم ئەوها دایانێم ئەو دوای لێرە بەراورد دەکەم لێرە 0 هەیە لە سەرەوە خانەی هەزارانی نییە کاتە ئەگەر بەراوردیشکەم ژمارە شینەکە لە خانەی هەزاران 2 هەیە سۆرەکە لە هەزاران هیچی نییە 0 هەیە کاتە دووەکە گەورەترە بەڵام پێویست ناکە ئەمن خۆماندیکەم چونکە ئێرە 3 ئەوەش 4 یەکسەر دەزانم ئەوە گەورەیە یەکسەر دەزانم ئەو ژمارە گچکەیە کەواتە 894 بچووکترە لە 2139 ئەو ژمارە گچکەترە لەو ژمارە یان ئەو ژمارە گەورەترە لەو ژمارە چه هێمایە چی دانێم لێرە بچووکترە لە 894 بچووکترە لە ئەو ژمارەیە ئێستا پرسیاری 12 پرسیاری ببورن 11 لە لای ئەو لایە لە لای ڕاست 2 ژمارەم هەیە لە لای چەپیش 1 ژمارەم هەیە کاتە ئەمن پێشی ئەوەی بەراورد بکەم دەبی ئەمن ئەو 2 ژمارانە کۆ بکەمەوە چونکە دەبینین هێمای کۆ هەیە پێشی بەراوردکردن ئەم دەبێت کۆیان بکەمەوە کاتە ئەم دەبی بچم ژمارەکان کۆ بکەمەوە 274 کۆ بکەمەوە لەگەڵ 128 ئەوها خانەکان لە ژێر یەک دەنووسم لە کاتی کۆکردنەوە هەمیشە دەبی لای ڕاست دەست پێ بکەم
4 کۆ 8 یەکسانە بە 12. 2 لێرە دەنووسم، یەکەکەی 12 لێرە دەنووسم. ئەوجا ئێستا 1 و 7 و 2 کۆ دەکەمەوە. 1 کۆ 7 8 8 کۆ 2 10. دەیەکەی سفرەکەی لێرە دەنووسم و یەکەکەی لێرە دەنووسم. ئەوجا ئێستا 1 کۆ 2 کۆ 1 یەکسانە بە 4 چارەکەی دەنووسم. ئەوجا ئێستا دەچم ئەو 402 لێرە دادەنێم لە جیاتی ئەو دوو ژمارەی دەنووسم 402 چونکە کردیە 402. ئەوجا تەمەشای لایەکەی دی دەکەم ئەویش 402 لە مابەینیان چ دانێم لێرە یەکسانە بە چونکە وەکو یەکە، هەردوو لا وەکو یەکە. ئێرە دیوارەکەیە لە مابەینیان، دەبی ئەمن لێرە هێمایەکی دانێم چمدانە یەکسانە بە چونکە کە کۆم کردەوە ئەو لایە وەکو ئەو لایە بوو 402 402 وەکو یەکە. ئەوجا کە بەراورد دەکەم 4 4 وەکو یەکە 0 0 وەکو یەکە 2 2 وەکو یەکە کاتە یەکسانە. پرسیاری 12 دیسان لە لای ڕاست دوو ژمارەیە، ئەم دەبی کۆیان بکەمەوە بزانم گەورەترە لە 537 یان گچکەترە یان وەکو یەکە. دیسان دەچم کۆیان دەکەمەوە، بەڵام ئەو جارەی نابی ئەمن بچم هەڵەی بکەم 5ەکەی لێرە بنووسم 2ەکەی لێرە بنووسم. دەبی ئەمن یەکەم جار خانەکانی لای ڕاست چاکم، واتە خانەی یەکان لەگەڵ خانەی یەکان لە ژێر یەک دایەڕێ. ئەو ژمارەیە 52 خانەی سەدانی نییە، لێرە سفرە هیچ نییە، کاتە ئەمن نابی ئەوها بنووسم 4 7 5 52 کۆ بکەمەوە هەڵەیە، ئەوە هەڵەکی گەورەیە چونکە 52 خانەی یەکانی 2 475 خانەی یەکانی 5 ئەم دەبی خانەکان لەگەڵ یەک کۆ بکەمەوە، لێرە هیچ نانووسم. ئێستا کۆ دەکەمەوە 5 و 2 کە کۆی دەکەمەوە یەکسانە بە 7. 7 و 5ش کە کۆ دەکەمەوە یەکسانە بە 12 دووەکەی دەنووسم بەڵام یەکەکەی لێرە دەنووسم. ئەوجا 1 و 4 کۆ دەکەمەوە یەکسانە بە 5 527. ئەوجا دەچم دەنووسم ئەو لایە کردیە لای ڕاست کردیە 527 لای چەپیش 537 وەکو دەبینین. ئێستا بەراورد دەکەم 527 و 537 خانەی سەدان بەراورد دەکەم 5 و 5 وەکو یەکە، خانەی دەیان بەراورد دەکەم 3 و 2 یەکسەر سەیەکە گەورەیە. ڕادەوەستم زانیم کە ئەو ژمارە گەورەترە، زانیم کە ئەو ژمارە گچکەترە، کەواتە چ هێمایەکی دانێم گچکەترە لە، چونکە زانیم ئەمن لای ڕاست بچووکترە، پاش کۆکردنەوە زانیم ئەو لایە بچووکترە لەو لایە، چونکە ئەو لایە 527 ئێرە 537. کەواتە دەبی پێشتر کۆ بکەمەوە هەتا بزانم، ئەگەر کۆ نەکەمەوە نازانم. 527 گچکەترە لە 537 کاتە ئەو هێمایی دادەنێم بچووکترە لە. پرسیاری 13 بە هەمان شێوە ئەو لایە کە لای ڕاستە ئەو لایەش لای چەپە، لای دەستی چەپمە ئەو لایەش لای دەستی ڕاستمە. یەکەم جار دەبی ئەمن لێ دەرکردنەکەی ئەنجام بدەم هەتا بزانم جیاوازیەکە چەندە. 344 کەم 301 344 خانەکان لە ژێر یەک دەنووسم، 4 یەکی لێ بڕوە یەکی لێ کەمبی دەمینێتەوە 3. ئەو 4 سفری لێ کەمبی هەر دەمینێتەوە 4. ئەو 3ش 3 لێ کەمبی
دەکا سفر پێویست ناکە بنووس کاتە کردیە 43 ئەو لایە کردیە تەنیا 43 ئەو لایەش بەخۆی 442 ئێستا کە بەراورد دەکەم ئێرە تەنیا دوو ڕەنووسە ئێرە 3 ڕەنووسە یەکسەر ئەم دەبی بزانم ئەو ژمارە گەورەیە چونکە 3 ڕەنووسە ئەو ژمارە گچکەیە چونکە 2 ڕەنووسە 2 گچکەترە لە 3 ڕەنووسی پێویست ناکە ئەمن یەک بچم بەراورد بکەم نابی ئەمن بچم ئەو چارە و ئەو چارەی بەراورد بکەم چونکە ئەو چارە خانەی سەدانە بەڵام ئەو چارە خانەی دەیانە ناتوانم لەگەڵ یەک بەراورد بکەم بەڵکو لێرە ئەو چارە خانەی سەدانە لێرە خانەی سەدانی سفرە کەواتە یەکسەر دەبی بزانم 43 گچکەترە لە 442 ئەو هێماییدا دەنێم بچووکترە لە ئەو لایە بچووکترە لەو لایە لای ڕاست بچووکترە لە لای چەپ 43 گچکەترە لە 442 بەڵام کوزانیم دەبی یەکەم جار ئەمن ئەو لێدەرکردنەی ئەنجام بدەم ئێستا بێمە لای پرسیاری چاردا بزانم لە چێ ئەو پرسیارم کردیە یان نابزانم لێرە پرسیاری چاردا ڕەنگە چاکم نەکردبی ئەم لێرە چاچی دەکەم ئێستا بەراوردەکەی تۆزێک بە خێرایی دەکەم ئەو سێی بەراورد دەکەم لەگەڵ ئەو سێی وەکو یەکە ئەو جەدەینم خانەی سەدان ئەو هەفتەی بەراورد دەکەم لەگەڵ ئەو چارەی یەکسەر دەزانم 4 گچکەترە بچووکترە لە 7 ڕادەوەستم ئیدی زانیم ئەو ژمارە هەمووی بچووکترە لەو ژمارەی کاتە ئێستا دەنووسم لای ڕاست گچکەترە لە لای چەپ ئەو هێمایی دەنووسم 3425 بچووکترە لە 3792 پرسیاری 15 بە هەمان شێوە ئەو پێنجەی بەراورد دەکەم لەگەڵ ئەو پێنجەی وەکو یەکە ئەو چارەی بەراورد دەکەم لەگەڵ ئەو هەفتەی 7 گەورەترە لە 4 کاتە یەکسەر ڕادەوەستم زانیم کام ژمارە گەورەیە ئەو ژمارە گەورەترە لەو ژمارەی کامە هێمای دانێم گەورەترە لە ئێستا دێمە لای پرسیاری 16 گەورەترین خانەی جیاواز لە هەردوو ژمارەی 831 و 819 واتە 831 و 819 کامەیە باشترین شت ئەمن بچم ژمارەکان لە خانەی دانێم خانەی یەکان خانەی دەیان خانەی سەدان 831 ئەوها لە خانەی دانێم یەکەکە لە خانەی یەکان سەیەکە لە خانەی دەیان هەشتەکەش لە خانەی سەدان 819 ئەوها لە خانەیان دانێم تۆزەشکە 819 کەش ئەوها لە خانەی دانەیەم ئەو جە بچم بەراورد دەکەم لە دەستی چەپ بەراورد دەکەم هەشتەکەی بەراورد دەکەم لەگەڵ ئەو هەشتەی وەکو یەکە دەچمە خانەی دەیان یەکەکەی بەراورد دەکەم لەگەڵ سێی یەکسەر دەزانم سێ گەورەترە لە یەک کەواتە خانەی دەیان گەورەترین خانەیە کە جیاوازیەکە هەیە لە خانەی دەیان جیاوازیەکە هەیە ڕاستە لە خانەی یەکان جیاوازی هەیە بەڵام خانەیەکان گچکەیە گەورەترین خانە جیاوازی هەبی خانەی دەیانە کاتە وەڵامەکەم نانووسم کامە ژمارە گەورەیە و کامە ژمارە گچکەیە وەڵامەکەم دەنووسم خانەی دەیان وەڵامەکەی لێرە دەنووسم گەورەترین خانە دەبی وەڵامەکەی ئەوها بنووسم خانەی دەیان چونکە بەراوردم کرد زانیم ئەوها بەراوردم کرد
هەشتەکەم لەگەڵ هەشتەکەی بەراورد کرد، پاشان یەکەکەم لەگەڵ سەیەکەی بەراورد کرد، سێ گەورەترە لە یەک، کەواتە لە خانەی دەیان گەورەترین خانەیە کە جیاوازی هەیە. پرسیاری 17 هەردوو ژمارە ئەو دوو ژمارە بەراورد کە چۆن دیاری دەکەی کامیان گەورەترە لەوی دیکە. ئێستا دەچم بزانم لێرە نووسیتم نەمنووسیە، کاتە یەکسەر لێرە بەراورد دەکەم کو زۆر ئاسانە. لە گەورەترین خانەی دەست پێ دەکەم، ئەو سێ لە خانەی هەزارانە بەراوردی دەکەم لەگەڵ ئەو 5ش لە خانەی هەزارانە، چونکە 5ەکە گەورەترە لە سەیەکەی، کاتە یەکسەر دەزانم ئەو ژمارە گەورەترە لەو ژمارە. پێویست ناکە ئەمن ئێستا بچم خانەی سەدان بەراورد کەم و خانەی دەیان بەراورد کەم، چونکە گەورەترین خانە ئەو دیاری دەکا کام ژمارە گەورەیە، کەواتە یەکسەر دەنووسم 5361 گەورەترە لە 3974 چونکە بەراوردەکەم ئەوها کرد 3 و 5 گەورەتر بوو تەواو. پێویست ناکە ئەمن چیت کە بچم خانەکانی دی بەراورد کەم. پرسیاری 18 هێرۆ 125 لاپەڕەی خوێند، هێرشیش 137 لاپەڕەی خوێندەوە، وەڵامەکەش 12. ئایا پرسیارەکە چییە؟ پرسیارەکە دیارە ئەوەیە ئایا هێرش چەند لاپەڕەی زیاتر خوێندەوە لە هێرۆ؟ چونکە ئەگەر ئەمە 137 بینم 125 لێ دەرکەم، 7 5 لێ بڕوا 2 3 2 لێ بڕوا 1 1 لێ بڕوا 0 دەکات 12. کاتە دیارە پرسیارەکە ئەوە بووە ئایا هێرش چەند لاپەڕەی زیاتر خوێندەوە لە هێرۆ؟ ئەوە پرسیارەکە بووە. ئەمن ئێستا گەیشتمە شیکارکردنی پرسیارەکان، بەڵام وابزانم لێرە ڕادەوەستم هەتاوانەکە زۆر دوور و درێژ نەبی. ئەو بابەتەی گۆشەی ڕووناک بیران لەوانەیەکی نوێ باس دەکەم. هەتا ئەو کات هەر بشی.